دەمە و بەیانێکی زووی یەکێکە لە ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ ئەوەی بەشێکی زۆری هاوڵاتیان لە کاتی پشودان بەڵام کرێکارانی ژینگە پارێزی شارەوانی بامەبەستی خاوێنکردنەوەی کوچە و کۆڵان و شەقامەکانی شار با شەقام و شوێنە گشتەکاندا بڵاو بوونەتەوە و ئەرکەکانیان جێبەجێ دەکەن. والله لە چواری بەیانێ بۆ سەعات دەی نمەڕۆ ئەدێن خەڵک هەیە هاوکاریمان ناکە هەیە گشتی داماوە دیناری لە گرفانیان نییە گشت لە قۆمە حکومەت گوێمان لێ ناگرێ بەخوا 300,000 بەڵەکەم بەخوا ماڵمان ناکە جەژ یەک ڕۆژ دەماری هەتا سەعات دوی شەو ئیشەکەن یەک ڕۆژ دەماری 300,000 کەمە وەڵا بەشمان ناکە وا دوکان قەلەقەلا بکەیمە مان ئاوی قەلەقەلا ئەیکەنا بکەیمە لەگەن دوکانەکە بکەیمە وەڵا مان ئاویگەوە دوکاندارەکانە ڕاستی خۆم خێزان میشێ لە ماڵەش خۆم کرێخانەکەتە ئەنە وەڵا تا چەند پێویستە حکومەت و کۆمپانیەکان ئەو بڕەپارێتان بۆ زیاد بکە؟ وەڵی چەندێ بێ زیاد بکە باشترە هەنی داواکاری من زیاد بکە نەوەڵی بەشمان ناوە 300 کەم هەریچ نییە 300 هەر هیچ نییە وەڵی. با پێی وتەی بەرپرسانی شارەوانیش موچەی ژینگە پارێزان لە سەراستی ناوچەکانی هەرێمی کوردستان گشتگیرە و جێگیر کراوە هەر بۆیە لە ئێستادا و لەم دۆخە دارایە خراپەدا ناتوانن موچەکانیان بۆ زیاد بکرێت. بەڵێ لە ماوەی دوومانگی ڕابردووە کە کەرنتینە و قەدەغەی هاتوچۆ بوو لە هەرێمی کوردستانە ژینگە پارێزانێکێک بوون لەو چینانەی کە بە بەردەوامی لە ئەرکا بوون و ئەرکێکی قورس هیچی کەمتر نەبوو لە ئەرکی کارمەندانی تەندروستی و برایانی پۆلیس و ئاسایش بەڵام بەداخەوە لە هەموو بەرپرسانی ئەم وڵاتە هیچ کەسێک نەبوو بۆ جارێکیش دەستخۆشیێک لە ئەم چینەمان دوێ ئەم کۆمەڵگایە بکات. ئەوە گشتگیرە تەنها بە کۆمپانیای ناکرێت بە پێی ڕێنمای ئەنجومەنی وەزیران موچەکە گشتگیرە بۆ هەموو کوردستان دیاری کراوە ناکرێت لەو بڕەپارەیە نزمتر بێ بەڵام ئەکرێت زیاتر بێت لەو بڕەپارەیە. لە ماوەکانی قەدەغەی هاتوچۆدا سەرڕایەوەی کرێکارانی ژینگە پارێز لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان شان بەشانی لایەنە پەیوەندیدارەکانی تر لە ئەرکدا بوون بەڵام بۆ تەنها جارێکیش لەلایەن بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانەوە سوپاس و دەستخۆشییان لێ نەکرا هەر ئەمەش نیگەرانی ئەو سەربازەونانەی بە دوای خۆی داهێنا. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام